ئاگادار بەرهەمم هەیە کاگەر لە کارمێکی خستنە سەردا ئێرە ناتێرە ئێرە تێرە یان تێرترە ئەگەر لێە بزانە ئەگەر هەیە ئێرە بەندی دوانی بێت بتە بەندی تا بەلەو تێری دەڕوایان نا تەلەبێت هیچ گرنگ نییە تۆ زۆری کارێکەکە بزانیت چییە یعنی لە نێوان چی دارەمان دەکات من لێرە ئەوە دەفرێتەوە بەندی دوانیت لێرە دیت نەمابوو یەکسەر خستە سەر تێدەگەن بەندی دوانی لە کارکردوو هەبوو ئەو بەندە دوانیە نەمابوو ئەوە خستە سەرە بەندی سیانی هەبوو نەمابوو هەر خستە سەر کەواتە لە کارێکی کاری خستە سەردا کارلێک مادەکان لە ناتێریەوە بەرەو تێری دەبات تێدەگەن بەندی دوانی هەبێت نامێنێت بەندی سیانی هەبێت نامێنێت با نمونەیەک وەرگرم ئاگادار بە حتا بەندی سیانیشمان هەبێت دەبێتە بەندی دوانی مەسەلە یان دەبێتە بەندی تا ئەوەش ڕاستە زیاتر بەندە دوانەکانی دیشی پێ دەدێت نەکسەر تێگەشتی بەڵام هەر ئەوە ئێستا با نمونەیە وەرگرم ئاگادار تەمەشا CH2 تەربینە باش CH2 COH2 بوو بە CH3 CH3 باش هاتە پێشتە و کارێکە تەفاصیل لە زۆر مهم نییە ئەوەی زۆر مهمە ئەوە بەندی دوانیە بوو بە تا دوانی تا تایبەتمەندی کارێکی خستە سەر چییە؟ دوانی دەکاتە تا وەنیە کەواتە خستنە سەرە ئەم کارێکە چییە؟ خستنە سەر وە جۆرەکەشی هایدرۆجینێن چێزان لێوە چی؟ چکە هایدرۆجینی خاک دەگەشتن؟ ئەم کارێکە خستنە سەرە ئەگەر هاتەوە پێی بۆتی جۆرەکەی چییە خستنە سەرە ئەگەر بۆتی جۆری خستنە سەرەکە چییە؟ هایدرۆجینێن لێم تێدەگەن یان نەکۆڵی ئەوە خستنە سەرە با نمونەیەکیشکە وەرگرم تەمەشا CH3 CH بەندی دوانی CH2 CoBr2 ئەگەر لێیە تازاین چی دێت CH2 CH3 CH2 تەمەشا Br ببینێن تێکۆڕینە ئەو بیئارتووە بەندە دوانێکە ناوینی بیئارە دێتە ئێرە برایانە تەوزیع دەبن بەسەر هەردوو کاربۆن حتا لێرەژەوە باشە لێرەژەوە یعنی ئەگەر ئێرە CH2 بێت CH2 چ خۆی بنووسینەوە ئەو هایدرۆجینانە بە شین بنووسمە H2 Hێک دێتە ئێرە Hێک دێتە دابەش دەبێت بەسەر بەندە دوانەکە دەشێت هێچەکان دابەش دەبێت بەندە دوانەکە دەشێت بیئارەکە دابەش دەبێت بەسەر هەردوو کاربۆنی بەندە دوانەکە ئەتۆ حەقە لەو تەفاسیلە نییە ئەوەی کە بەلای تۆ گرنگە ئەوە جوورە ئەوە تا خستنە سەر تەواو جۆری کارێک چییە؟ خستنە سەر جۆری خستنە سەرەکە ئەوجا هەردووشی لە تو داوا دەکرێت جاری وا پێم بڵێ جۆری کار بۆ هەیە پێم بڵێ جۆری کارێکە چییە؟ جۆری خستنە سەر جاری وا بڵێ جۆری خستنە سەرەکە چییە؟ تێدەگەی؟ جۆری خستنە سەرەکە چییە؟ هالۆجینێن ئەوە هالۆجینێن یانیش دەڵێن هایدرۆجینێن باشە؟ خستنە سەر هەندێک زیادی دەوێ با وەلایەکی تایبەت پێ بکەین بەردەوام دەبم ئاگادار بە با نمونەیەکیشکە وەرگرین تەلەبینە ئەو جارەیان CH3 CH بەندی دوانی CH
3 COHCl. زاد شو له دقيقة؟ أها بندي دواني بوبا تا أو هيدروجين أها ديت إلى دبتا كده قال وكيف وقت مشكلة دي السلوي كالتا برهما كتشية تشية أو بلاي تقولي أقل من أو بندي دواني بوبا أقل بندي دواني بوبا تا خصنا سنة أو بندي دواني بوبا تا خصنا سنة جوري خصنا سنة كشو تيا خصنا سنة هاي هيدروجين باشا هذه هيدروجين أو السيم خصنا سنة نموني شكش ندمه داي أقدارها CH بندي سياني CH كو أقدارها كو CL2 جبت CH2 أول شيء سلسلة أها بندي سياني مو بالديمان أو كان لك خسسرة إيرا خسسر أو دتوانم أو جارا CH بندي دواني CH CL هو CL2 أو جارا CH بندي تاك CH CL أقلها أها تلبية أوش خسسر أو هالوجينينا أو شالوجينينا تمشى أو نمونيان للسبب السياري هنا ممكن مش سلسلة عسايا بدي سالي بوبا دواني خصنا سلة بدي دواني بوبا تاك خصنا سلة ايش مهم أو عارف كبلو كيري دبع خصنا سلة عارف كمان بلو كيري دبع لدواني بدي دواني لبابلو تاك لبدي سياري لبابلو دواني دبابلو تاك أو بند كلا كميدا يكسب ولا هو بس نفسه ترى من التاي ساعة درك ولا وقت سنة كابن ديواني كذا أو شنو عقلها ببيعها أو زار دينا سلا بدن كان هذا الرقم اللي بينهم ديال السن لا برد زاد بوازة خزبونه يعني باشا خزبونه سيم خزبونه تمشى كايد مني خزبونه أو نزال مسحوب لناس كشف هذا دو قردي أندامي يكدقرن أو دروس دبت أو قردي أندامي أوش قردي أندامي أوش عاط قاعدة يا ايش ده كان عقل منك قاعدة من الناس الخزبونه عقل منك قاعدة او قاعدة الخزبونه تلبيد ما مستطاع يعني اگر هتساوي مع او حوت وليا ده خزبونه نحن عقل ده بدو قاعدين يعني باشا تو اوش خزبونه اخر بابك لا بد نعم لا آخر شيء لا بدنا
ئاگا لە من هەرکە چاوم بە ئاو کەوت نامم خەس بوونەوەی یان لابردنە یان خەس بوونەوە با بزانین چۆن جایکەینەوە لە نێوانیەکاندا لابردن ئاگادار بە ها عەکسی خستنە سەرە تکایە ئەو قسەیە بوو لابردن عەکسی خستنە سەر تەلەبێنە خستنە سەر چی بوو؟ بەندی دوانی دەبووەتە ئەو عەکسە لان دەبووە دوان ئەها تێر بەرەو ناتێر بەندی تاک دەبێتە دوانی یان سیان باشە عەکسی بابێن نمونەیە بەدووری CH3 CH2 OH ئاگا لە منت بەبوونی هاندەر مشکلەمان نییە هەمووی بە هاندەر ئیش دەکا هەموویان بە هاندەر ئیش دەکا مەیکە مشکلێک لە مامۆستا لێرە هاندەرێ ئەو هاندەرەکە مشکلێک چون هەموویان بە هاندەر دەبێتە CH2 بەندی دوانی CH2 CO H2O ئاو دروست بۆ یان نا خەسبوونەوەش نییە لەبەر چی؟ لەبەرەوەی یەک گەردێ ئاگادار بەها یەک گەردی ئەندامی و بەندی دوانیش دروست بوو ئاگا لێیە دەڵێ ئەم کارلێکە ئاوها لابردنە ئاوها خستە سەرە تێگەشتن وەلەو کارلێکانە ئاوها خستنە سەرە ئاوها لابردنە ئاوها خستە سەرە بەگەڕانەوە لابردن کەواتە لابردن و خستە سەر بزەڵت عەکسی یەکترن مادام من خستە سەر زانی لابردنەکەش ئاسان بەڵام تەلەبێ ئیشکالی نێوان لابردن و خستە سەر تەنها لەو ئاوەدا دوو گەردم هەبوو ئەوە خەسبوونەوە یەک گەردم هەبوو بەندی دوانیش دروست دەبێت ئەوە لابردنە دەگەشن یعنی ئەگەر چاوم بە ئاو کەوت یەکسەر بڕیارم لە بۆ خەسبوونەوە و لابردنەوە دوو گەردم لە کار کرد و خەسبوونەوە یەک گەردم بەندی دوانی دروست بوو یەکسەر دەبێت لابردنە بە هیوای سەرکەوتن کۆتایی پێهات کرد چوار ماوە پۆلیمەرەکان شەرقی عەدەبی خوێندنەوە هەڵبژاردن دروست کرۆ گرینگە گرنگی پێدە و